بینەر و بیسەر ئازیزەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێک بینەر و بیسەریە من جوانترین سڵاوتان ئاراستە دەکەین لە بەرنامەیەکی تایبەت بەکارنامەی کاندیدا ئافرەتەکانی لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵتان دەبین. وەک دەزانن هەرێمی کوردستان لە قۆناغێکی گرنگدایە کە ئەویش قۆناغی ئامادەکاریە بۆ هەڵبژاردنەکان. پارێزگای سلێمانیش وەکو هەموو پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان دەستی بە بانگەشەی خۆی کردووە و لیستی پارتی دیموکراتی کوردستانیش بە ژمارە 100 بەشداری لە هەڵبژاردنەکان دەکات کەوا بڕیارە لە 20 ئۆکتۆبری ئەم ساڵدا بەڕێوە بچێت. لیستی پارتی دیموکراتی کوردستان هاوشانی کاندیدە پیاوەکان ژمارەیە کاندیدی ئافرەتی هەیە کە ئەم ئافرەتانە بە توانە و لێهاتووی خۆیان لە ناوەندە جیاجیەکانی بڕیارداندا جێدەستیان دیارە. دەمانەوێت بزانین توانە و ڕۆڵی ئافرەتان خۆی لە چیدا دەبینێتەوە تا چەند گرنگە ئافرەتان لە ناوەندەکانی بڕیاردان و هەڵبژاردن کاریان بەشداریان پێ بکرێت. بە ئامادەبوونی میوانەکەم کەویش بەڕێز خاتو هۆزار تۆفیقە. خاتو هۆزار بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. ئەگەر بکرێ خۆت بناسیێنی هۆزار تۆفیق کێیە و کاندیدی ژمارە چەنە؟ ئەندازیار هۆزار تۆفیق کاندیدی ژمارە 63 لە لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان بازنەی سلێمانی. ناوی سیانیم هۆزار تۆفیق ئیبراهیم، لە دایکبووی شاری سلێمانیم نەوەی حاجی برایمی علافم کە لە گەڕێکی سەرشەقامی شاری سلێمانی نیشتەجێ بوون. من زانکۆی سلێمانیم تەواو کردووە، کۆلێجی ئەندازیاری بەشی بیناکاری. لە ئێستادا لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی دەوامەکەم. ماوەی 15 ساڵە لە بوارەکەی خۆمە خزمەتەکەم و نووسەر و چالاکوانم لە بواری خۆمە زیاتر لە بواری ئافرەتان و بوارەکەی خۆشم بە تایبەتی نووسینم هەیە و بابەت بڵاوەکەمەوە. دووبارە بەخێر بە خاتو هۆزار، وەکو خاتونێک چۆن ببیرتان لەوە کردەوە کە خۆتان بەربژێر بکەن و بە تایبەت لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. وەکو هەمومانەزانین پارتی دیموکراتی کوردستان پارتێکی نیشتیمان پەروەر بووە، پارتێکی خەمخۆر بووە، پارتێکی بە ئەزمونە و هەمیشە داکۆکی کار بووە لە مافەکانی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خاوەنی چەندین دەستکەوت بووە بۆ هەرێمی کوردستان و منیش وەکو ئەندامێکی ئەم حیزبە پێم خۆش بووە بەشداری لەم پرۆسەیە بکەم و بچمە پێشەوە لەم پرۆسەیە ئەو توانا و تاقەی کە هەمە وەکو ئەندازیارێک وەکو ئافرەتێک بخەمەگەڕ و بتوانم لەو ڕێگەیەوە خزمەت بکەم. وەکو هەموو شتانەزانن پەرلەمان شوێنی یاسادانان و کاری سەرەکیەکەی یاسادانان و بەدواداچوونە و هەروەها پەرلەمان پێویستی بە پسپۆڕی جیاواز هەیە لە بوارە جیاوازەکانە. منیش وەکو ئەندازیارێک بە حکومێ و ئەزمونەی کە هەمە ئەتوانم بڵێم ئەچمە ئەم پرۆسەیە و ئیشەڵا سەرکەوتووە بم و ئەتوانم ئەو ئەزمونەی ساڵانێکە کە کردوومە و خزمەتم کردووە بتوانم دووبارە لەم پرۆسەیە کە بەشداریەکەین و ئیشەڵا دەریژ ئەچین بتوانم خزمەت بکەم. خزمەتکردنیش بواری ئەندازیاری بوارێکی فراوانە، هەر لەوە بەرهێنان، ڕێگەوبان، ئاوەدانی، نیشتەجێبوون و بەرهێنان خۆی لە خۆیان چەندین کەرت و سێکتەریتر لە خۆی دەگرێت بتوانم لە بوارەیە خزمەت بکەم. باشە خاتو هۆزار، بەپێی ئەو پسپۆرەی کە بەڕێستان هەتانە لە بواری ئەندازیاری ئەگەر بەڕێستان دەربچێن بۆ خولی شەشی پەرلەمان کار و پرۆژەتان چی دەبێت بە تایبەت بۆ شاری سلێمانی؟ بە حکمی ئەو شارەزایی کە هەمە بە حکمی و ئەزمونەی کە ساڵانێکە هەمە لەم بوارەیە و لەم سنوورە بە تایبەتی ئێمە ئەزانین کێشە و گرفتەکانی ئەم سنوورە چییە، بۆیە کاتێک کە زانیت کێشە و گرفتەکان چییە زۆر بە ئاسانی ئەتوانی دەست بخەیتە سەر ئەو کێشانە و ڕێگە چارەیان بۆ بدۆزیتەوە و چارەسەریانکەی. ئەتوانین ئێمە کە چوینە پەرلەمان پێشنیازی پرۆژە بکەین، ئەتوانین چاکسازی بکەین و هەروەها چاودێرێکی باش بین بەسەر کاروبارەکانی حکوومەتەوە. ئەوکو باسم کرد کاتێک کە تۆ لە سنوورێکە کارت کردووە و خزمەتت کردووە ئەتوانیت زۆر بە وردی زۆر بە باشی بە دوواداچوون بکەیت بۆ ئەو کارانەی کە جێبەجێ دەکرێت لە هەج بوارێکا بێ. من وەکو ئەندازیارێک زیاتر تەرکیز لەسەر بوارەکەی خۆمەکەمەوە ئەتوانم بڵێم خزمەتەکەم بە حکمەوەی وەکو ئەندازیارێکیش لە وەبەرهێنانی سلێمانی کارم کردووە. شارەزاییەکی زۆر باشم هەیە لە یاسای وەبەرهێنان لە بڕیارەکانی وەبەرهێنان تایبەت کە ئەو بڕیارانە لە ئەنجومەنی باڵای وەبەرهێنانەوە دەرئەچێت، ئەنجومەنی باڵای وەبەرهێنانەوە دەرەچێت. ئەمانە هەمووی ئەتوانم بڵێم شیکردنەوەی بۆ ئەکرێت چۆن هەمواری کەینەوە بە چ شێوەیەک ئێمە ئیشی لەسەرکەین. بەڕاستی ئەم یاسای وەبەرهێنان ئەتوانم بڵێم یاسایەکی مەتاتیە و یاسایەکە هەنێک بوار و هەنێک
کێشە و گرفت کە لە ئێستاە لە ماوەکانی ڕابردووە هاتوو ڕوبەڕووی کەرتی وەبەرهێنان بۆتەوە ئێمە بتوانین کار لەسەر ئەو یاسایە بکەین بە شێوەیەک دابڕێژرێتەوە بە شێوەیەک هەموار بکرێتەوە ئەو یاسایە کە خزمەت بە هاوڵاتیان بکە خزمەت بە کەم دەرامەتان بکە کاتێکە پرۆژەیەکان ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی من زیاتر باسەکەم و دەڤەری ڕاپەڕین و گەرمیانیش بە هەمان شێوە زەویەکی زۆر ئەدرێت بەو مستەسمیرە لە بەرامبەر ئەوەیە پرۆژەی نیشتەجێبوونی لەسەر دروست دەکات کاتێکە پرۆژەکان دروست دەکرێ کولفەیەکی زۆر پارێکی زۆردا ئەنرێت لەسەری هاوڵاتی ناتوانێت بەشداری بکات و بێتە خاوەنی ئەو پرۆژەیە و یەکێک لەو یەکانە بەشداری تیا بکات و بکرێت و بێتە خاوەنی لە کاتێکە ئەمە مافی هەموو هاوڵاتیەکی ئەم سنوورەیە کە خاوەنی پرۆژەیەک خاوەنمی یەکەیەک بێت لەو پرۆژە نیشتەجێبوونانی کە هەیە لە ناو پارێزگاکانە و هەروەها باسی خاڵێکی تر بکەم کە وەکو ئەندازیارێک ئێمە ئەچینە ئەم پرۆسەیە بەدەر لەوە بەرهێنان ئێمە چەندین پرۆژەی تری خزمەت گوزاری هەیە کە هەر خزمەتە کات بە ئەو پارێزگا و سنوورانی کە هەیە و کە دانراوە بە تایبەتی ئێمە وەکو ڕێگەوبانەکان لە پارێزگای سلێمانی باسکەم سنووری پارێزگای سلێمانی بێگومان زۆربەی کات کێشەیەکی زۆر زۆر بە هاوڵاتیان دروستە بێ لە ڕێگەوبانەکانە کۆمەڵێک هاوڵاتی و خەڵک و خەڵکی ئەو سنوورانە چۆنەڵی گلەیەکی زۆریان هەیە بەدەست ئەو پرۆژانەی کە هەیە لە ڕێگەوبانەکان نەتوانراوەکو پێویست خزمەت بە هاوڵاتیان بکرێت. زۆر باشە خات و هەزارۆک و دەزانین لە ماوەکانی ڕابردوودا لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاری دامەزراندن بۆ 177 فەرمانبەری گرێبەست دەرکرا. ئەم بڕیارە بەلای بەڕێستانەوە تا چەند گرنگ بوو یا خۆت چۆن هەڵی دەسەنگێنن؟ بەڵێ هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور بارزانی لە ڕوانگەی ئایدیا و بینینیەوە بۆ بابەتەکان هەمیشە زۆر بە وردی کاری لەسەر کردووە پلانی بۆ داناوە و هەروەها یەکێکی تر لەو خاڵانی کە زۆر زۆر گرنگی پێداوە لەسەر داواکاری و پێویستی یەکە ئیداریەکان پارێزگاویەکە ئیداریەکان ئەم کاری کردووە چ داواکارییان پێشکەش کرد بێت هاتووە کاری لەسەر ئەو داواکاریانە کردووە زۆر بە وردی بە دوواداچوونی بۆ کردووە کە ئایا ئەم بڕیارانە تا چەند خزمەت بە هاوڵاتیان دەکات و یەکێک لەو بڕیاران کە بەڕێزت باست کرد دامەزراندنی فەرمانبەران بە شێوەیەکی گرێبەست ئەمە پاڵنەری و پاڵپشتێکی زۆر زۆر باشە بێت تەشجیع و هاندانێکی زۆری ئەو فەرمانبەرانە ئەبێت کە بە شێوەیەکی گرێبەست دائەمەزرێن و هەروەها خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە پێدانی دەسەڵاتە بۆ پارێزگاویەکە ئیداریانە دەسەڵاتی یاونەتێ دەستکراون لەوەی کە چۆن مامەڵە بکەن چۆن ئەو پێداویستیانەی کە هەیەە دابینی بکەن چ لە پرۆژە بێت چ لە بوارە جیاجیەکان بێت ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە وردی کار لەسەر ئەو بڕیارانە ئەکات زۆر پێوەی ماندوو ئەبێت تا ئەم بڕیارانە دەرئەکرێ بەڵام زۆر گرنگە پارێزگاویەکە ئیداریەکان زۆر بە وردی ئەم بڕیارانە جێبەجێ بکەن بە شێوازێک جێبەجێ بکرێت کە خزمەت بە هاوڵاتیان بکرێت و لە سوودی هاوڵاتیانە ئەم بڕیارە جێبەجێ بکرێن بۆی دوجار هاوڵاتیان گلەیمان لێنەکەن ڕاستە بەڕێزیان هەوڵ و ماندووبوون ئەکێشن بڕیار دەرەکەن بەڵام گرنگترین شت ئەو پارێزگاویەکە ئیداریانەیە کە بە چ شێواز و بە چ میکانیزمێک جێبەجێیانەکەن. زۆر باشە خات و هەزار قسەی ئێوە لەسەر پرۆژەی هەژماری من چییە؟ وەکو دەزانین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هەژماری منی ڕاگەیان تا چەند گرنگە فەرمانبەران پرۆژێکی لەم شێوەیان هەبێت کە تایبەت بە خۆیان بێت. بەڵێ بەنسبەت پرۆژەی هەژماری منەتوانم بڵێم یەکێکە لە پرۆژە سەرکەوتوەکان لە بواری دارایی پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەش بە هاوڵاتیان و فەرمانبەران دەکرێت و هەروەها بە دیجیتاڵیکردنی حکومڕانی کە ئێمە ئەزانین ئەمە دەمێکە لە جیهانی دەرەوە بەم شێواز و میکانیزمە کار ئەکەن بۆیە بەڕێزیشیان هەمیشە لە بەرەو پێشچوونەکان نایەوێت هەرێمی کوردستاندا ببڕێ لەو بەرەو پێشچوونانە هاوشانی ئەو جیهانی دەرەوە داهێنان بکرێت و خۆی لە خۆیدا ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گەورە و سەرکەوتووە یەکێک لەو هاڵێ باشیەکانی ئەم پرۆژەیە ئەوەیە کە ڕێگری ئەکا لە
بەهەدەردان و سپیکردنەوەی پارە و هەروەها ئەتوانێت خزمەتگوزاری بانکی لە ناو لە دەرەوەش پێشکەش بە هاوڵاتیان و فەرمانبەران بکە. فەرمانبەرانیشی ئازاد و دەستکراوە کردووە لە چ بانکێک ئەتوانن هەژماری منیان هەبێت، لە چ بانکێک ئەتوانن پەیوەندی بەو ئەیتیئێمی بانکانەوە بکەن. ئەمانش هەمووی ڕێکار و یاسای خۆی هەیە و هەروەها فەرمانبەرانی دەستکراوە کردووە لەوەی لەگەڵ چ بانکێکە ئەو گرێبەستە ئەنجام ئەدەن و بانکەکانیش هەمویان سەرجەمیان بۆ خزمەتی هاوڵاتیانن. تۆ خۆت تۆی فەرمانبەر تۆی هاوڵاتی سربەستی لەوەی چ بانکێک هەڵەبژێریت ئەو بانکە ئەتوانێت تا چەندێک خزمەت گوزاریەکانی پێشکەش بە هاوڵاتی و فەرمانبەر. زۆر باشە، کەواتە ئەتوانی بڵێن پرۆژەی هەژماری مستەرکەوتنی بەدەستهێناوە؟ بێگومان پرۆژەیەکە ئەگەر بێت و ئەو هاوڵاتیانە ئەخود فەرمانبەران بچن بەشداری بکەن لەم پرۆژەیە، بچن بە شێوەیەک ئەڵێ ییت لەم پرۆژەیە بەشداری ئەەکەیت. کاتێکە تۆ بەشداریت کرد تۆ ئازادیت لەوەی ئەو کولفەی پارەیە کە چەندێک لەو بانقەیە هەیە چەنی ڕائکێشیت، چەنی ئەهێڵیتەوە، چاوەڕێی دەستی کەسێک نابیت کە موچەکەت باتێ، کە موچەکەت بۆ وەرگێ بڵێ من موچەکەت ئێمێ و ئەمەوا لێ ئەکات کە هیچ کەسێک نەتوانێت منەت بک بەسەر تا و فەرمانبەر ئازادە لەوەی لە چ کاتێک و چ شوێنێکە بچێتە سەر ئەو ئامێری ئەیتیئێمانە و لە هەژماری من بەشداری بکات و پارەکەی ڕابکێشێت. زۆر باشە. خات و هۆزار، کاری ئێوە چی دەبێت بۆ کەمکردنەوەی کۆچی گەنجان؟ چکە لە ماوەکانی ڕابردوودا دەمانبینی گەنجێکی زۆر کۆچی دەکرد بۆ دەرەوە و زۆریش لەم گەنجانە دەبوونە قوربانی لە زەریا و دەریاکاندا. کاری ئێوە چی دەبێت بۆ کەمکردنەوەی کۆچی گەنجان؟ وەکو ساڵانی ڕابردوو هەمومان ئاگادارین خەڵکانێکە لە دەرەوەی هەرێمی کوردستان بوون، هەوڵیانەیە بێنەوە هەرێمی کوردستان و لێرە نیشتەجێ بن، بنکەیەک بۆ خۆیان دابنێن و بێنەوە هەرێمی کوردستان. بەهۆی ئەو بارە زروفەی کە هەبووە لە هەرێمی کوردستان، موچەیەکی باش هەبووە، داهاتێکی باش هەبوو، کار و پرۆژەیەکی باش هەبوو، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو فشارەی حکوومەتی فیدراڵی کە خستوێتە سەر هەرێمی کوردستان، ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە گەنجی بێ ئەمەل کردووە و پاڵنەر بۆ بۆی کە گەنجان بچنە دەرەوە. بەڵام ئێمە بەو میکانیزمە کارەکەین، هەوڵێکی زۆر ئەدەین بیگەێنینەوە ئەو ئاستەی جاران و ساڵانی ڕابردوو کە خەڵک ئاسوودە بوو لە هەرێمی کوردستان. ئەگەر لە دەرەوەی وڵاتیش وایە هەوڵی ئەیە بێتەوە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان نیشتەجێ ببێ، ئەمێش بە گرتنەبەری چەند ڕێکارێکی وەکو بڵێ ئاسانکاریان بۆ بکرێت بۆ ئەم گەنجانە. ئێمە چی بکەین، پرۆژەمان چی بێ، کارمان چی بێ، چۆن هانیان بدەین ئەگەر گەنجەکانمان چوونەتە دەرەوەی هەرێمی کوردستانیش پاڵیان پێوە بنینەوە و ڕایان کێشینەوە بۆ هەرێمی کوردستان. ناتوانین ڕێگری 100% بکەین لەم کۆچە، بەڵام ئەتوانین بەشێکی لێکەم بکەینەوە، کار بکەین بۆ بەشێکیان و بیان گەڕێنینەوە ناو هەرێمی کوردستان. ئەویش بە دابینکردنی هەلیکار، ئەو هەلیکارە تۆ ئاسانکاری بۆ ئەەکەی لە ڕێگەیەوەی گرنگی ئەی بە کەرتی پیشەسازی، بە کەرتی کوشت و کاڵ، بە کەرتی گەشت و گوزار، یاخود یەکێک لە خاڵە زۆر زۆر گرنگەکان دابینکردنی شوێنی نیشتەجێبوونە بۆ گەنجان. یەکێک لەو فاکتەرانی کەوای لەم گەنجانە کردووە بچنە دەرەوەی هەرێمی کوردستان دابین نەکردنی شوێنی نیشتەجێبوونە، ئاسانکاریان بۆ نەکراوە وەکو پێویست و هەروەها پەرەپێدانی پەروەردە. ئەمیش بەوەی کە زیادکردنی خوێندنی پیشەیی، کاتێک ئێمە گرنگیماندا بە خوێندنی پیشەیی، ئەو گەنجە وای لێت خۆی خاوەنی کارە بێت، پێویستی بەوە نابێت کە تۆ دەستی بگریت، دای بمەزرێنیت، خۆی پیشەیەکی هەیە و ئەتوانێت لە ڕێگەی ئەو پیشەیەوە خزمەت بکات و داهاتێک بۆ خۆی بەدەست بێنێت. و هەروەها پشتگیریکردنی پرۆژەی گەنجان ئەمە زۆر زۆر گرنگە. ئێمە کۆمەڵێک گەنجمان هەیە لە بوارە جیاجیاکانە، لە بواری تەکنەلۆژیایە، لە بواری ئەوەی کە ئێستا لە سەردەما هەیە. ئەم گەنجانەمان بیری لێ ئەکەنەوە کردویانە بە پرۆژە، ئێمە دەستیان بگرین و هاوکاریان بین لە جێبەجێکردنی ئەم پرۆژانە. زۆر باشە. خات و هۆزار، وەکو دەزانین لە سنووری پارێزگای سلێمانی گەنجانێکی زۆر بێکارن. ئەگەر بەڕێستان چوونە پەرلەمان، کار و پرۆژەتان چیە بێ بۆم گەنجە بێکارانە؟
کار و پیشە سەرچاوەی ژیانە بەڕاستی تۆ کە سەرچاوەیەکی داهاتت هەبوو ئەتوانیت بۆ خوشگوزەرانیت بەکاری بێنی و هەروەها ڕێگریە کات لە کەمبوونەوەی کێشەی کۆمەڵایەتی ڕێگریە کات لەوەی کە کێشەی دەرونیت بۆ دروست بێ ئەو هاوڵاتیە کە کار و پیشەی هەبوو سەرقاڵی کار و پیشەکەیەتی هەوڵی ئەوە ئایا بەرەو پێشچوون بکات بۆ خۆی و بچێتە پێشەوە لە بوارەکەی خۆیان و داهێنانیش بکات و هەروەها یە خاڵی ترمان بیر نەچێ ئەو مرۆڤانەی کە ئەیانەوێت کار و پیشەیە بکەن دڵنیان لەوەی کە توانایەکیان هەیە کە تاقەیەکیان هەیە ئەم گەنجانە ئەم خەڵکانەی کە پێویستیان بۆیە بچنە سەر کار و پیشەیەک ئێمە دەستیان بگرین کار ئاسانیان بۆ بکەین چەندین ڕێگای استراتیجی هەیە بگیرێتە بەر بۆ ئەوەی هاوڵاتی لە هەرێمی کوردستان چاوی لە دەستی حکوومەت نەبێ خۆی کار و پیشە بۆ خۆی دابین بکات ئەمیش چەند ڕێکارێکی هەیە ئەگەر دەرفەت هەبێ من بە کورتی باسێک لەو ڕێکارانە ئەەکەم ئیکێ لەوانە گەشەپێدانی کەرتی تایبەتە ئەویش بەکەمکردنەوەی باج بەکەمکردنەوەی ڕێکارە ئیداریەکان گەر هاتوو تۆ ڕێکاری ئیداریت کەم کردەوە باجت لەسەر کەم کردەوە ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی ئەبێت بە بەرەو پێشچوونی گەشەپێدانی کەرتی تایبەت خاڵێکی تر پەرەپێدانی ژێرخانی ئابووریە و بەرهێنان لە پرۆژەکانە سەرجەم پرۆژەکان وەکو باسمان کرد پرۆژەی پیشەسازی هاوکارێکی باشە بێ بۆ هەلی کار بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ کەمکردنەوەی بێکاری و هەروەها ئێمە بێ پێداگر بین لەسەر ئەوەی کە کرێکاری ناوخۆیی خۆمان بخەینە سەر ئەو پرۆژانە ڕێگری بکەین لە هێنانە دەرەوەی کرێکاران لە دەرەوەی هەرێمی کوردستان و تەنانەت لە ناوەڕاست و باشووری عێراقیش ئێمە ئەتیمادمان لەسەر کرێکار و دەستی کاری ناوخۆیی خۆمان هەبێ پشتگیریکردنی ئەو داهێنانە تەکنۆلۆژیانەی کە ئێستا گەنجان زۆر بە شێوەیەکی ئەتوانم بڵێم بەر بڵاو زۆر وریان زۆر وشیارن لە تەکنۆلۆژیا ئێمە ئەو پرۆژانەی کە هەیەە لە بواری تەکنۆلۆژیایە دەستیان بگیرێت و هاوکاریان بین لەوەی کە ئەم پرۆژانە بخەنە بواری جێبەجێکردنەوە. پشتگیریکردنی پرۆژەی بچووک و مامناوەند ئەمە بنیادنانی ژێرخانێکی ئابووریە بێت سەرەتای دەستپێکردنی ئابووریەکی باشە بێت بە وڵات تۆکە لە پرۆژەی بچووک و مامناوەندەوە دەست پێکرد ئەتوانیت هەنگاو بنی بەرەو پرۆژەی گەورەش پەرەپێدانی سیستەمی پەروەردە گەنجانمان بە شێوەیەک پەروەردە بکرێ لە ناو ناوەندەکانی خوێندنە بە پێی خواستی بازار بێت ئایا ئەم گەنجە ئەچێت لە بوارێکە ئەخوێنێ ئەتوانێت لە ناو بازاردا هەلی کار بۆ خۆی تەرخان بکات بۆ هەلی کارێک بۆ خۆی بدۆزێتەوە کەواتە سیستەمی پەروەردە زۆر گرنگە و ڕۆڵی زۆر سەرەکی هەیە لەم بوارەیە. هاندانی کەرتە جیاوازەکان تەنها گرنگی بە کەرتێک نەدرێت بە خۆشحاڵیەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی داوە بە سەرجەم کەرتەکان و سێکتەرەکانی وەبەرهێنان ئەمانە پاڵنەرە بن بۆ ئەوەی کە ئەم گەنجانە بچنە سەرکاری خۆیان و کار و پیشەی تایبەت بە خۆیان هەبێت زۆر گرنگە من جارێکی تر تەکید لەسەر جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئەەکەمەوە ئێمە چەندین بڕیارمان هەیە لایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو بڕیار دایناوە لە 175 ئەبێت کرێکاری ناوخۆییمان هەبێ دەستیان خۆش بێ بڕیارێکی زۆر جوان و دروستە بەڵام ئەوەی پێویستە لەسەر ئێمە من وەکو ئەندازیارێک کە کاتێک کە بە دوواداچوونەکەم بۆ ئەو پرۆژانە تەکید بکەمەوە لەوەی کە ئەم پرۆژانە فعلەن ئەبێ لە 175 و بگرە زیاتریش دەستی کاری ناوخۆیی بێت ئەم هاوکار و پاڵپشتێکی زۆر باشە بێت. خاڵێکی تر چاکسازی لەو یاسا و ڕێکارانەی کە هەیە هەندێک کۆمەڵێک یاسامان هەیە ڕێگریە کات لەوەی کە تۆ بتانی پرۆژەیەک پێشکەشکی لەوەی کە بتانی خزمەت بکەیت ئەمانە هەمووی هۆکارێکن و زۆر بواری تریژ ئەگرێتەوە کە من ئەتوانم بڵێم وەکو پێشنیاز وەکو ئەوەی کە بچمە پەرلەمان وەکو پرۆژە کاتێک لایەن حکوومەتەوە پێشکەشمانەکرێت ئێمە بتوانین کاری لەسەر بکەین و جێبەجێ بکەین. زۆر باشە خاتووە زارۆک و خاتوونێک کە خۆتان بەربژێر کردووە لەسەر لیستی 190 پارتی دموکراتی کوردستان و ڕۆڵی ئافرەتان لە کەرتی وەبەرهێنان و پیشەسازیدا چۆن دەبینن؟ ڕۆڵی ئافرەتان من باسێک لە ئافرەت بکەم
ئافرەتان هیچ جیاوازیەکمان نییە لە ڕەگەزی بەرامبەر بەڵام هەندێک بەهامان هەیە بەهای کۆمەڵایەتی بەهای ئاینی ئێمە بە حکومەوەی لە هەرێمێکە ئەژین زۆری نەمان مسلمانین ئەبێ پەیڕەوی ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیانە بکەین بێت پەیڕەوی ئەو دابوونەریتە ئاینیانە بکەین کە بەها ئاینیەکانمان کە هەمانە لە چوارچێوەی ئەم بوارەیە ئافرەتان هیچیان کەمتر نییە لە ڕەگەزی بەرامبەر کاتێک کە بێن بچنە بۆ نمونە لە کارگەیەکە کار بکەن لە شوێنێکە خزمەت بکەن هیچیان کەمتر نییە لە پیاوان بەڵام هەندێک کار و پیشەشمان هەیە توانای لەوانەیە جەسەدیەن بۆ ئافرەت زەحمەت بێ تەنها هەنێک کار و پیشەی تایبەت هەیە کە تایبەتە بە ئافرەتان و هەندێکیشیان تایبەتن بە پیاوان بەڵام ئێمە دوو ڕەگەزین تەواوکەری یەکترین و هەر بەیەکی شەوە جوانین و بەڵام ئێمە زۆر گرنگە ئێمە ئافرەتان خۆمان گرنگی بین بەوەی کە بچینە پێشەوە خۆمان دەستی یەکتری بگرین و هاوکاری یەکتری بین لەوەی کە لە سەرجەم کایەکانە لە سەرجەم چوزانم ڕۆڵمان هەبێت بتوانین بڕۆینە پێشەوە دەستگرتنی و هاوکاری ئافرەتان و ڕەگەزی بەرامبەریش بۆ ئێمە پاڵنەرێکی باشە بێت و من پێم خۆشە ئەگەر باس لەوە بکەم ئافرەتان لە بواری وەبەرهێنانە بێگومان ئێستا ئەوەتا من بۆ خۆی لە خۆیان دەرخەری ئەو ڕاستیەیە کە من وەکو ئەندازیارێک لە بەڕێوەبەرایەتێک ئیشەکەم و بەڕێوەبەرایەتیە تایبەت کراوە بۆ بەرهێنان هەم بوارەکەشمان بوارێکی ئەندازیاریە و هیچ جیاوازیەک لە نێوان ڕۆڵی ئافرەت و یاخود پیاواندا نییە لەوەی کە ئەندازیار بن چۆن خزمەتەکەن چۆن کارەکەن لەوە بەرهێنانیشە ئێمە دەستکراوین تۆ چ کەرتێک هەڵەبژێریت ئەچیتە کۆ خزمەت ئەەکەیت ئافرەتان بە خۆشحاڵیەوەشان بەشانی پیاوان ئەتوانم بڵێم ڕۆڵیان بینیوە و کاریگەریان هەیە لەناو کۆمەڵگایە. زۆر باشەکەواتە دەتوانین بڵێن پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەری کردووە لەم بوارەدا؟ بێگومان هەر خۆی لە خۆیدا ئێمە وەکو کاندیدێک ئێستا کاندیدین بۆ پەرلەمانی کوردستان و لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان وەڵامێکە بۆ ئەو پرسیاری بەڕێزت و هەروەها خاڵێکی تر کە زۆر گرنگە پارتی دیموکراتی کوردستان گرنگیدا بە ڕۆڵی ئافرەتان چ لە بواری حیزبێکە بێت یاخود لە ئیداریەن لە کایەکانی تری ئیداریە ڕۆڵیدا بە ئافرەتان و بگرە تەقدیرێکی زۆری هەیە ئافرەتان لە ناو پارتی دیموکراتی کوردستانە چکە خۆی ناوەکەی لەوەیە کاڵی پارتێکی دیموکراتە بەبێ جیاوازی ڕەگەز بەبێ جیاوازی چین و توێژ بەبێ جیاوازی بیرکردنەوە و ئایدیا و نەتەوە پارتی دیموکراتی کوردستان خزمەتی کردووە و بە خۆشحاڵیەوە کە ئێمەش ئێستا کاندیدێکین لە سەرلیستی پارتی دیموکراتی کوردستان. هیوای سەرکەوتنت بۆ خوازین خاتوەزار ئەگەر دواوتێت هەبێ بە کورتی چکار لە کۆتایی بەرنامەکەمان نزیکە بینەوە؟ من وەکو ئەندازیارێک کە ئێستا کاندید کراوم بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان پێم خۆشە بتوانم لەو بوارەکەی خۆمە وەکو ئەندازیارێک خزمەت بکەم و هەروەها ئێمە وەکو ئەندازیارێک ئەبێ گرنگی بین بە بوارەکانی تریش ژینگەیە لاوانە گەنجانە ئافرەتانە کە من پێم خۆشە وەکو ئافرەتێک داکۆکی کارێکی باشم لە مافەکانی ئافرەتان بەڵام لە چوارچێوەی بەها کۆمەڵایەتی و ئاینیەکانی هەرێمی کوردستان کە ئێمە زۆری نەمان مسلمانین پەیڕەوی ئەو دابوونەریتانە بکەین کە هەمانە. بەڕێز هۆزار تۆفیق کاندیدی ژمارە 63 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت.